كرسول الله صلى الله عليه وسلم فرمي سيأتي على الناس سنوات خداعات فرمي بسر خلقيا صالانێکی هەڵخەڵەتێنەر دێ خۆ ساڵەکە هەڵە ناخەڵەتێنێ باشە پێچەوانە بوونەوەی پێوەرەکان بۆ هەڵسەنگاندنی ئینسانەکان لەو ساڵانەیە ئەوە خەڵک هەڵەخەڵەتێنێ بالضبط ئەمڕۆ وایە ئەمڕۆ ڕێک وایە خەڵک ڕێزی کێگرێ ئەوەی دەسەڵاتی زیاترە ئەوەی پارەی زیاترە ئەوەی دەستکەوتی زیاترەی دنیایی ئەوە بتێونەتێ لە ناو کۆمەڵگای خەڵک ڕێزێکی زیاتری لێگرێت تا ئێستا تەوای لێ هاتووە خەڵک ڕێز لە فیلەر و بۆتۆکس و سیلیکۆنۆشتانە ئەگرێت لە سمت و دەم و چاو لە شوانێش ئەو بابەتانەیە یعنی فەرشی سوور بۆوانە ڕاخ پێشوازی لەواناک چەپڵە بۆوانە لێە ئێبرۆ تەنانەت لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیشە یعنی سیرەکەی ئەوانە لە پێشی خەڵکەوەن خەڵک وای لێ هاتووە بۆ کەسێک کە چاگەزانە دوای تۆپ بکەوێت خۆی بە قوربانیەکە و ڕێزی لێگرێ و بە گەورەیە زانێ و تەعظیمیەکە و ئەویش فەخرەکە بەسەرە بوو کەسێکا بارەزی خۆی بەسەر گۆرانی بێژەکە کە گۆرانی بێژ چیەکە کە گۆرانیە لە مەعسیەتە یعنی ئەم شەخصە ئەهلی مەعاسی لا گەورەیە ئەم شەخصە ڕێزی ئەهلی مەعاسیەگرێ ئەم شەخصە تەقلیدی ئەهلی مەعاسیەکاتە لە کاتێکە الله سبحانه وتعالى فەرمێ لەقەد كان لكم في رسول الله أسوة حسنة تۆ تەقلیدەکەیتەوە تەقلیدی رسول الله بكره صلى الله عليه وسلم التقليد معناه هي حق تقليد معناه هي باطلة والتقليد معناه هي أهلي حق تقليد معناه أهلي باطلة تولى الدنيا كهل سوكا وتكيتو لا سايا كيتو لو أنت برناقي أم يعني أو بري محمودة كي حقا أو يشان أو بري مذمومة كي بطالة وإنسان ببزانيا بشوين شيوا بوريز دا شيا قريو ببيوري الله سبحانه وتعالى ئینسانەکان هەڵبسەنجێنن ئەک بە پێوەری دنیا ئەگەر بە پێوەری دنیا بێ ئەوە ئەبێ ئەو وەختە تۆ بە هیچ شێوەیە ڕێز بۆ پێغەمبەران دانانی چونکە بەردەوام بەرامبەرەکانیان گەورە و قەڵە و سەرزل و دەوڵەمەند و پلەدار و ئەوە بوون ئەوان خۆیان ضعفا بوون یعنی ئەبوو سوفیان کە هێرقل بانگیەکە پرسیاری لێکە لە شام على كيش شوين بيغمر كوتو صلى الله عليه وسلم فرميتي فرمي ضعفاء فرمي هل اتبعه وجهاء الناس أم ضعفاؤهم فرمي رسول الله صلى الله عليه وسلم كيدواي كوتو أوانيك بلدار وقورو ودا صلاة دار لنا وكومرقا ياخذ لاواز بيد صلاة بيد دلتانك هو يا أبو سفيان الله ضعفاء الناس لاواز كان دواي كوتو سيري هرقل كتشيرا يعني مكابرة طاغوت يا كظلام سيرقي شار زايم يجو فرمي كذلك أتباع الأنبياء كذلك يجو على من يجو كندو تو دراسة كردو شوين كوتيها مو بيغمران هلا وزكان بو قورو ده صلاة دارقان لقالوا أني تربون وبيور دنيانية لا الله سبحانه وتعالى رسول الله صلى الله عليه وسلم فرمي لو كانت الدنيا تعدل عند الله جناح بعوضة ما سقى منها كافر شربة ماء أجر دنيا قيمتي باڵێ مێشولەی هەبووە الله سبحانه وتعالى نەی ئەهێش کافر قومێ ئاوی تیا بخوات بەس دنیا قیمەتی نییە رسول الله صلى الله عليه وسلم لەگەڵ سەحابەکان ئەدا پاڵ کەلاکێکە فەرمێ ئەیوکم یەشتەری هذه بدینار فەرمێ کێ لە ئێوە ئەو کەلاکە تۆپیەوە کڕێ بە دینارێ هەموویان لەن کەس دینارێ نامە کەلاکی تۆپی بۆ جێتیەوە پارە با فڕێ بە تا دەسەر 2 دیرهم لبا 2 درهم كلا مكر كس فرمي دي دنيا لا الله سبحانه وتعالى لو بقيمة ترى كيو بارادا فريدري تو شو أنا ما كي ببيور بولسانج حلسانج عندني خلق يعني كلاك الضوبيو كي ببيور بولسانج عندني خلق بالا ميشولا كم تر كي ببيور بولسانج عندني خلق لو عجائب ترى رسول الله صلى الله عليه وسلم فرمي مني دنيا وكو أوه ككسك تانتير أخواد وعيار ولا شيء أخوي بطالكاته ولا بونكي لو تيجري أواكي ببيوري هالصان عندني خلق ده شيء لو جاهلية ترى كتب بوانا خلق هالصان يعني كتب أبا معنا خلق هالصان قال بله أو وقت دروزناك لبروي ده صلاتي لبروي باريه برز بيت ولا لا راس جو كلبروي ده صلاة بارينية نزم بيت ولا لا هرواش يعني سر راس جو كده صلاتي نيا مو كسجرأتي ولا سد همو كسي بعرزي خوي قصي بيجا بهتاني بيجا سكاتي بيجا رأي أجري لوي كمان هجك يدينك كبلاوي كاتو بقى بخلق نعم بلا مويد صلاتي وباريه خلق نعم قصي فيه
ئەوەی هێزی هەیە خەڵک ناوێت قسەی پێ بڵێ لێ ترسن استیخباراتی هەیە و قووەتی هەیە خەڵک ناوێت قسەی لێ ترسن بۆ ئەمەی پێوەرەکە ئاوایە وای لێ هاتووی تر ئەم درۆزنە ڕازگۆ دەرەکەی و ڕازگۆی درۆزن دەرەکەی باعکسیشەوە ئەمە کە ئەمانەتی دینی خەڵکی پاراستووە خاین دەرەکەت لە خەڵک ئەمە دینی لە خەڵک شێوان و ئەمە دژی عولەمایە ئەمە وایە ئەمە وایە لەولا ئەوەی تر کە دیری لە خەڵک شێوان و ئەوەی کە دژی عولەمایە ئەمان پیاوی چاک دەرەچێت ئەمان ئەمانەت پارێز دەرەچێت کە خۆی ئەمە خاینەکەیە ئەمە دینەکەی ئەڵڵای شێوان دۆ شاردوێتیەوە ئەمە سیرەکەی لای خەڵک پاک دەرەچێت و چاک دەرەچێت لای خەڵکی ئەو کاتەش کە خەڵک ئاوای لێ هات پێوەرەکانی عکس کردەوە کێ قساکە ڕۆی بێ قسە دەورە ئەهلی فەضل و تەقوا ئەوانە کە سەیریان کرد پێوەردنیە قسەشکەن گوێیان لێ ناگیرێ بۆیە هەر قسەیەکی ڤاڵە بێ هەر هی ڕۆی بڵە بڕۆ خۆ تەماشای ڤیدۆی و خەڵکە بکە کە دانراوە لەو تۆڕە کۆمەڵایەتیانە ئەوەندەی ڤیدۆی ئەهلی لەهو و لەعیب بینەری هەیە ئەهلی دین و ئەهلی تەقوا بینەری هەیە نیەتی ئەوەنەی ڤیدۆی ئەهلی درۆ کابرا خۆی ئەڵێ من درۆتان بووەکەم لایڤەکاتەوە دەسەکا بە درۆکردن وەکو نوکتە هەرە چەنە بینەریە کاکە دەی ئاەتەکانی ئەڵڵاوە بینەریە نیەتی کابرا خۆی ڕووتەکاتەوە خۆیەکا بە قەشمەر بۆ خەڵکی ڕەقسەکە وەڵە تەماشاکە چ بینەرێکیە ئەوەندە ئەهلی قورئان و سنەت و منهەجی سێجی لە بەڕێزەکە بوو بینەری هەیە ئەگەر تۆ بڵێ ئەسڵەن ئەمانە لە دنیاشا پێوەرەکانیان هەر لە دنیاشا تێگا ینی پێوەرە دنیایەکانیشان تێگاوە تۆ واز لەوە بێنە بینی دین و دنیا هەر بینی دنیا و دنیا خۆی ینی تەماشا بکە ئەوەندەی لەش فرۆشی ڕەواجی هەیە ئەوەنە عالمێکی کیمیا و فیزیا و نەوەوی ڕەواجی ئەوەنە هی بیرکاری و هەندەسە ڕەواجی هەیە نیەتی وایان نا یعنی ئەوەندەی گۆرانی بێژێک ڕەواجی هەیە ئەوەندە زانایەکی گەورەی دەروونزانی گوێگر و ڕەواجی نیەتی ئەوەنەی تۆپێک ڕەواجی هەیە و شوێن کەوتوەکانی تۆپ ئەوەندە مصلحێکی اجتماعی ڕەواجی هەیە نیەتی ئەمانە لە بینی دنیا و دنیاشا تێکەوتون دنیایان وەکو ئاژەڵەوێ شوێن هەواوارەزەوەکەون إنهم إلا كالأنعام بل هم أضل سبيلا كيف فرأيت من اتخذ إلهه هواه أو جابوا التماشى بك أمانة تنانت لنا ودنياشا كدنيا خوي دناءة نزمية نزمة كان هل بجاردوا لو يكبرست له بولا بريد شيء جيتيا خوشيتيا افتخارا كان باكو مال بابته كاتوان لنا خلق أنا وانجي في بدس بين وسبين ركلاين في بكانو باري بيبخون أو حقيقتي أو خلقي